سیستەمی ئەلکترۆنی خانەنشینانی حکومی لە هەرێمی کوردستان کەوتە کار. ماف و چاوگەکانی خانەنشینان ئەم سیستەمە مامەڵەی خانەنشینان خێرا دەکات و ڕۆتین کەم دەکاتەوە و خەرجی زیادەش ناهێڵێت. وەزارەتمان و وەزارەتی دارایی و ئابووری ئەمڕۆ بەرهەمی هەموو ئەو ئەقماندوبوونەی هەموو لایەک ڕادەگەیەنی کە ئەویش دامەزراندن و دەست بەکاربوونی سیستمی خانشینی حکومیە لە هەر چوار پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئەو سیستمە زانیاری پێویست فراهەم دەکات تا حکومەت بتوانێت سیاسەتی گونجاو دابڕێژێ بۆ کاروباری خانشینان. هەروەها ئەم سیستمە کار ئاسانی زۆر دەکات بۆ خانشینانی بەڕێوەبەرایەتیەکانی خانشینی لە پارێزگاکان. لە هەر چوار پارێزگا و ئیدارە سەربەخۆکان 14 بەڕێوەبەرایەتی خانەنشینی هەیە. لە ڕێگەی سیستەم ئەلکترۆنیەوە سەرجەمیان بە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێم دەبەسترێتەوە. ئەم هەنگاوە ژوا دەکات کارەکان بە دەستی و پۆستەوە نەمێنێت و با کەمترین تێچوو کات مامەڵەکەتەوە بکرێت. بەستنەوەی بەڕێوەبەرایەتیەکان بە سیستەمی ناوەندیەوە. دووەم، کەمکردنەوەی ڕۆتین و هەلەی تەقلیدی و کەمکردنەوەی خەرجی لە ئەستۆی خانەنشینان. سێەم، کەمکردنەوەی کات لە ڕایکردنی مامەڵەی خانەنشینان. چوارەم، کەمکردنەوەی هەلەی ژمێریاری لە موچەی خانەنشینان. پێنجەم، زانیاری داتا بە شێوەیەکی ورد و خێرا بەدەست دێت. شەشەم، دۆسیەی خانەنشینان بە ئەلکترۆنی بەردەست دەبێت. حوتەم، پاراستنی بەڵگەنامەکان. هەشتەم، ئەم سیستەمە دەکرێت بە سیستەمی بانقی ببەسرێتەوە و دابەشکردنی موچەی خانشینان بە ئەلکترۆنی بکرێت. لە هەرێمی کوردستان 250,000 خانەنشینەیە. ساڵانە زیاتر لە 5,000 کەس خانەنشین دەبن و دۆسیەکانیان تۆمار دەکرێت. بە کەوتنەکاری سیستەم ئەلکترۆنی خانەنشینیش کارەکان چاکتر و خێراتر و باشتر دەکرێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.